گەشتینە ئەو بڕوایی کە تەنها چارەسەر بۆ ئەم کێشەیە و سەرجەمی کێشەکانی تر تەنها دروستبوونەوەی هێزێکی بنکەفراوان و جەماوەری بە توانای پێویستە لە ڕووی توانستی بڕیاردان و توانای بەرەنگاربوونەوەی بڕیارە تاگلایەنەکان. بۆیە بە پێویستی ئەزانین هەردوو لا بەبێ گوێدانە بەرژەوەندی حیزبی و کەسی و هەر شتێکی تر کە لە ڕابردوودا ڕوویان داوە بە وردی سەرنج بدەنە داواکاریەکانمان و جێبەجێ بکەن و تێبگەن لەوەی ئەمانە داواکاری شەقامە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و داواکارین لەسەر جەم خەڵکانی دڵسۆز و خاوەن هەڵوێست لە سەرخستنی ئەم کارەدا هاوکارمان بن تا گەیاندنی داواکانمان وەکو خۆی گرنگجیدان بە خەباتی پڕسەروەری مام و خەباتی حەشیمانی کاک نەوشیروان تا گەیشتن بە ئامانجە گەورەکە کە ئەویش یەک ڕیزی و یەک هەڵوێستی و یەکگرتنەوەی هەردوو هێزی سیاسیە. دووەم، هەوڵدان و داکۆچیکردن لە بەرزڕاگرتنی خەبات و تێکۆشانی هەردوو هێزی ماندووی ناو شۆڕشەکان کە لە بنەڕەتدا یەک فکر و یەک ئایدۆلۆژیا بوون، بەڵام سیاسەتی چەوتی حکومڕانی لە کە پڕاوپڕ بوو لە ناداتپەروەری و گەندەڵی ئەم هێزەی ناچار بە دوولەت بوون کرد. سێەم، داکۆچیکردنی سەرسەختانی مافی هاوڵاتیان و گەڕانەوەی شکۆی پەرلەمان و ژێڕانەوەی بەها دیموکراسیەکان و نەهێشتنی بڕیاری تاگلایانانە و چارەسەرکردنی ژیان و گوزەرانی خەڵکی بەژمەینەتی کوردستان لە یەکگرتن و یەک هەڵوێسی ئەم دوو هێزەدا دەبینینەوە.